نوازانم لەناو خۆمانە بە فەزلی خوای گەورە ئەو 10 ساڵە یان ئەو زیاتر لەو 10 ساڵە هەتاکو ئەو کاتی احتیلال هات لە 91 بۆ 2003 من قەناعەتم وایە ئەوەندەمان پەروەردە کردووە ئەوەندە پەروەردە بووە لەو سەحوەی ئیسلامیە لەلایەنی بیرمەندی سیاسی خەڵکی فکری خەڵکی ئیعلامی مەلای گەنج مامۆستا محامی ئیعلامی خەڵکانێکی باش پەروەردە بوون جگە لە پێشمەرگە و خەڵکێکی گیانفیدا خەڵکێکی مخابراتی هەمووی ئەوانە پەروەردە بوون لە مەسافەی ئەم 13 ساڵەیە و گەورەتریش بوون لە مدەی ئەم 7 ساڵەشە ئەوەی تەمەنی 20 ساڵ بوو بێ بووە بە 27 تەجروبەیەکی لەناو معانات و دەبڕێگراچوون و شەڕەپاڵە بۆ دروست بۆ تەجروبەیەکی کەم نییە بەڵام نابێ ئێمەوە تەسەوورکەین کە ئەم تەجروبە گەورە دەوڵەمەندە بیان بن بەرەو کارتێکی ملەوەن بیخەنە سندوقێکی نایلۆن و شەفافەوە گوایە بە ئینتیخابات دەتوانین دەسەڵات لە مخابراتەکانی پارتی یەکێتی وەرگرین من تەسەورم بە هیچ شێوەیەک بۆ ئەمە ناچێت کە ڕێگایەکی ڕاست بێ لەبەرەواش ئەزانم ڕەنج بە خەسارێکی زۆرە و یەکەمین دەرسێکیش کە تەجروبەی زۆر گەورە لێەوەی فێربووین لە مەدای ئەم 20 ساڵەی ناوبزوتنەوەی ئیسلامیە ئەوەیە کە ئێران بۆ ئێمە دۆستایەتی نەکردو ئێران ڕازگۆ نەبووە لەگەڵمانە لە شوێنێکە وەکو جێگایەکی وەکو جیبۆتی یان ئەریتیریا لە پشتگرتنیان بۆ گروپەکانی سۆمال دۆستانەتر بوون وەک لە ئێران بۆ ئێمە چونکە جیبۆتی کە یارمەتی شێخ شەریف و ئەوانەی ئەوەی داوە گیاندنیەتەوە وڵات و وەکو حاکم ئەریتیریاش ئەوانەی کە یارمەتی داون لەگەڵەوە کە ئەریتیریا ئەسیاس ئۆفۆرقی کابرایکی مەسیحی مارکسیە و ئەوانەی سۆمالیش هەمووی ئوسولی نزیک بە قاعیدەن بەڵام لە هەمان کاتا یارمەتیەکی جددی لەم سڕاعەیە داون بە چەکەوە گەیشتونەتە ناو مۆقدیشۆ و ئیسپات وجودی خۆیانەکەن و شریعەتی خواژە چەسپێنن ئێمە ئەم ئێرانە کە ئیدعایەکی زۆر بەرفراوان و لاف و گەزافێکی زۆری ئیسلامەتی کرد نەکەر یارمەتی دەرمان نەبوو بەکاری هێنان لە مەسلحەتی خۆمان خۆیە و توانیشی دەست خاتە ناو بزاوی ئازادی خوازی کوردیەوە بەهۆی تۆغیانی جەلال تاڵەبانی و خراپەکاری جەلال تاڵەبانی و ئەو ئوسلوبانەی کە ئەو بەکاری هێنا هەتاوەکو ئەوەندەی ئێمەش سواند و خۆشی کەوتە ناو باوەشی ئێرانیەکانەوە کە بەکاربێتەوە کو ڕقەمێکی ئێرانی لە خونساکردنەوەی دیموکراتی ئێران و خەباتی کوردی ڕۆژهەڵاتی و هەروەها لە خونساکردنەوە بێ هەدەفکردن و بێ ئومێدکردنی کوردستانی باشوور کە کۆمەڵێک گەندەڵ و جەردە و خراپەکار بێنە پێشەوە وا بزانین کە هەموو ئومێدێکی کوردایەتی هاتۆتە سەر ئەم گەندەڵانە ئەوەش ئەبەو شێوەیە ئەوانیش فرۆشتویانە لەبەرەوە ئەزانم ئیسلامەکانی کوردستان ئەگەر سەر لە نوێ بیانەوە لێک نزیک ببنەوە پێویستە بە جورئەتێکی زۆر جوامێرانەوە بە چاوکردنەوە بە عاقڵانە لەسەر زەوئی قورئان و سنەت و سنەتی گۆڕانکاریەکانی گردون و تێکشکانی ئومەتان و بنیاتنانەوەی ئومەتان وەکو لە قورئان و حەدیسی پێغەمبەر دەرەکەوێ عەلەیهی سەڵات وسەلام پێویستیان بەو جورئەتە هەیە کە لەسەری بنووسن پێویستیان بەوە هەیە هەرێکە لە عاستی خۆیەوە بنووسێ و ئەو تووڕەبوونە عاتفێش کە خەڵکێک لێمان تووڕێ لەبەرەوەی ئەمانەوێ ئەو مێژوە بنووسینەوە بەڕاستی هیچ لە جێی خۆیان نییە بۆیە ئێمە پێمان ضروریە ئەو کەسانەی کە تەمەنیان هەیە ئەو ڕابوونە بنووسنەوە هەرێکە لە عاستی خۆیەوە ئەشێ لە شتێکا بە هەڵەدا بچین وەکو تەوەهومێک یان وەهمێک یان بە هەڵەدا چوونێک بەڵام بە شەرتێ نیەتمان پاک بێ و ڕاستکەین پێم وایە ئەتوانین تاریخەکە سەر لەوێ بنووسینەوە و زمینەی فکری ئیسلامی سیاسی ئێمە لە کوردستانی باشوورە ئەوەندە بە قووەتە زۆر ئاسانە توانێت تەغزیەی کوردی ڕۆژهەڵاتیشمان بکاتەوە و دەست بخاتە ناو دەستی کوردی باکووریشەوە بەڵام زۆر بەداخەوە هێشتا ئێمە بۆ خۆمان شەپڕێوین و پێویستیمان بە گرتکردنەوەی وزەکانمان سەر لە نوێ هەیە بەڵام بە عەقڵیەتێکی نوێ بە دیدێکی نوێ وای پەروەردگار یارمەتیدەری ئێمەش و ئێوەش بێ دڵمان بە ئیشی خۆمان خۆش بێ مادام الحەمدلله وەکو کورد دەڵێ ئەو چەکوشەی نەتوانێت سنگێک پلارکە زیاتر دایەکوتێ مادام کە پێیان کێشاین و نەیانتوانی سەرمان پانکەنەوە زیاتر ڕۆچوون و داکوتراین وای گەورەش یارمەتی دەرمان بێ ئێستا بەرچاو ڕوونترین ئێستا عەقڵمان زۆرتر بە سراع و ململانەکە ئەشکێ
شوكو غرب إسلام شوكو إسلام علمانيتي ناوچەکە شوك إسلام علمانيتي كردي شوكو الشيعة والسني شوكو داهاتوي عراق قوة مقاومة شعبي كمقاومة شعبية كان لأفغانستان لعراق لصومال لغزة لجنوب لبنان هموي إثباتي كرتك أو قران كاريانا وشكي أوان بقوة لشكي حكومة كان وشكي جيش النظام كان واي پروردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ زیاتر لە دید و تێڕوانینی خۆمان حاڵی بین ئاقلانەتر ئیشکەین و زەورەمان بەگەڕخەین لە کۆمەڵکاریەکی هەڕەمی بتوانین إن شاء الله بقينا نتيجة باش. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.